چەکدارانی داعش لەو گوندە کۆبوونەوە و باز لەوە شەکرێکە کارگەیەکی بەرهەمهێنانی بۆمبی لێبووە چونکە ئەم حەوزی حەویجەیە ژمارەیەکی زۆر گوندی لێیە و ئەم ناوچەیە بە بۆمبێکی زۆر تەندراوە و وەکو باسەکرێ ئەو بۆمبانەی کە ئەچێنرا یاخود دانراوە بەشێکی زۆر ئەو بۆمبانە لە گوندی مزەیریەوە ئەو گوندی کە ئێستا لە بەرچاوی ئێوەیە و ئێمە سەیرەکەین لەو گوندەوە ئەو بۆمبانە دروست کراون و بۆ گوندەکانی تری دەوروبەری نێردراون و لەم ناوچەیە ئەو بۆمبانە چێنراون. و دیارە هێزەکانی پێشمەرگە لە دەوروبەری گوندەکەشن داوایان لە فڕۆکەی هاوپەیمانان کردووە وا پێچێت چونکە چەند خولەکێک بەر لە ئێستا هێزەکانی پێشمەرگە ئاگادار کرانەوە کە لە گوندەکە دوورکەونەوە چونکە فڕۆکەی هاوپەیمانان بردومان نەکات. ئەمێش بۆ دوو حاڵەت یاخود بۆ دوو هۆکارە گەڕێتەوە. هۆکاری یەکەم ئەوەیە کە لەوانەیە ببورن گوندەکە بۆمبێکی زۆری چێنراوی لەبێت لەبەری هێزەکانی پێشمەرگە لەوانەیە نەتوان بە ئاسانی سەرجەمە و بۆمبانە پوچەڵ بکەنەوە بۆیە فڕۆکەی هاوپەیمانان ناچار بردومانێکات یاخود هۆکارێکی ئەگەرێکی تر هەیە کە تا ئێستا چەکداری داعش لە نێو گوندەکە بوونی مابێت بۆیە هێزەکانی پێشمەرگە لە گوندەکە دوورکەوتنەوە و فڕۆکەی هاوپەیمانان بردومانی گوندی مزەیری کرد. ئەو دوو کاڵی کە ئێستا ئایبێنن ئەوە بردومانی فڕۆکەی هاوپەیمانانە. بەڵێ بەڕێزان ئەو وێنانەی ئەیبینن ئەوە وێنەی ئەو ناوچانەیە کە لە نزیک بەرزایەکانی حەویجە بە هێزەکانی پێشمەرگە کاتژمێر 4 بەیانەتی ئەمڕۆ هێرشیان کردوتە سەریان بە مەبەستی پاکردنەوەی لە چەکدارانی داعش هەروەها بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان هێرشیان کردوتە سەر ئەو ناوچانەی کە لە نزیک بەرزایەکانی حەویجەن بە پێی زانیاریەکانی NRT تا ئێستا 6 گوند کۆنتڕۆڵ کراونەتەوە.